بەتە بە کار و چالاکیەکانی ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی. ڕێکخراوی پەری لە ماوەی ڕابردوودا چەندین چالاکی ئەنجام داوە، چەندین کۆڕ و سیمینار بە تایبەتی بۆ چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە و هەنگاونان بۆ ئەوەی کە هاوڵاتی هۆشیار بکرێتەوە کە مادەی هۆشبەر بەکارنێنێت یاخود مەترسیەکانی بخرێتە ڕوو. بە سوپاسەوە میوانداری خاتوپەری عومەرمان کردو، سەرۆکی ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی. خاتوپەری سپاس کە کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆ بەینتان باش. سپاس بەیانی ئەوەش باش. خاتوپەری ڕێکخراوەکەتان چەند ساڵە دامەزراوە؟ بەڵێ ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی ماوەی 6 ساڵە لە سنووری شاری سلێمانی و دەوروبەری دامەزراوە و کار دەکات. بە ئامانجی خزمەتکردن، هۆشیاری، گەشەپێدان، هاوکاری. دیارە ئامانجی ئێمە هەروەگوتم یاریەک لەم چەمکانەیە کە بتوانین خزمەت و هاوکاری بکەین هەم بە تاکەکان هەم بە کۆمەڵگەکەمان. بەڵێ کاتە خاتوپەری جگە لە ئەنجامدانی کۆڕ و سیمینار چالاکی کەشتان هەیە؟ بەڵێ بێگومان ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی ماوەی 6 ساڵە وەگوتم بەبێ جیاوازی خزمەتی گاندۆ بە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا لە هەرێک لە مەجالەکانی بنمونە گەشەپێدان هەڵمانیاوە چەندین کۆڕ و سیمینار و دەورات بکەینەوە بەمەستی گەشەپێدانی تواناکانی گەنجان، ژنان، ئەو چینی کۆمەلگە کە پێویستی پێبێت لە هەر کاتێکە زەڕور بێ ئێمە دەوراتێ بکەینەوە، خولێک بکەینەوە. ئێمە ئەومان کردو بەدەرلەوە لە مەجای هاوکاریە ئیشمان کردووە. بۆ نمونە لە کاتی زریان و لافاوەکەی شاری هەولێری خۆشەویست بەداخەوەکە زیانێکی زۆر بەرسەر و ماڵی هاوڵاتیان کەوت. ڕێکخراوی پەری لەگەڵ چەند ڕێکخراوێکی تر کەمپینێکمان ڕاگەیاند ماوەی 3 ڕۆژ لە شاری سلێمانی لە ئەمنە سوورەکە کۆمەڵک هاوکاری باشمان کۆ کردەوە لە جلوبەرگ و کەلوپەل و پێداویستی ماڵ و لە پارە لە خواردن و پێداویستی گەیانمانە دەستیان بۆ شاری هەولێری خۆشەویست و لە کاتی ڤایرۆسی کۆرۆنایە بە هەمان شێوە لەگەڵ یەکێتی کۆمپانیاکانە نزیکەی 10,000 ماڵ سوودمەند بوون لە پاکێجی خواردنی ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی و بەدەر لە کاتی ڤایرۆسی کۆرۆناش هەموو جەژن و مناسەباتێک ڕێکخراوی پەری هاوکاری و جەژنانەی خۆی بۆ ماڵە فەقیر و هەژارەکان بۆ مناڵی شەهیدانی سەربەرز و بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەوەی کە پێویستی بوو بێ و هەندێک لە ماڵە شەهیدەکان خۆمان بە پێویستمان زانیوە کە ئاوڕیان لێ بدەینەوە وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان. لە مەجای هۆشیاریشا کۆمەڵک پرۆژەمان هەبووە بە نمونە پرۆژەی هۆشیار کردەوە لە مانگی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە هەڵمەتێکمان کردووە لەسەر ئاستی مەکتەبە ئامادەیەکانی شاری سلێمانی. نزیکەی 25 مەکتەب بەشدار بوون لەم هەڵمەتەی ئێمە. خوێندکارانی 25 مەکتەب سوودمەند بوون کە لە هەر خوێندنگەیەک بەلایانی کەمەوە 1000 خوێندکار بەشدار بووە. و دوایین پرۆژەشمان کە لەسەر هۆشیارکردنەوە لەبارەی مادەی هۆشبەر بە ناونیشانی مادەی هۆشبەر لە نێوان ئالوودەبوون و چارەسەردا کە زنجیرە سیمینارێکە و بەردەوامی ئەبێ لە ناو هێزی پێشمەرگە لە ناو هێزی پێشمەرگە و دەستمان پێ کردووە. ئەم پرۆژەیە بەردەوامی بێ بەداخەوە ئەبینین کە لە ئێستادا بەکارهێنانی مادە هۆشبەرەکان زیادی کردو لە دیاریدەوە خەریکە ئەبێ لە حاڵەتەوە خەریکە ئەبێ بە دیاریدا بە پێویستمان زانی کە لەم کاتەیە ئێمە هەڵەستەی لەسەر بکەین و زنجیرە سیمینارێک ئەنجام بدەین بۆ ئەوەی کە زۆرترینی کۆمەڵگەکەمان هەم بە ئاگا بێنینەوە هەم سوود ببینن لە تەواوی ئەو بابەت و پێویستیانەی کە زەڕورە لە ئێستادا باس بکرێ بۆ ئەوەی کە دوور بکەونەوە لە بەکارهێنانی دیارە بۆ ئەم مەبەستە ئێمە لە کۆلێژی سەربازی قەڵاچوالانەوە دەستمان پێکرد. نزیکەی 700 خوێندکاری خۆشەویست بەشدار بوون لە سیمینارەکەی ئێمە. دوو مامۆستای زۆر بە ئەزمون هەرێک لە بەڕێزان دکتۆر بەرزان بەڕێوەبەری توێژینەوەی سلێمانی و کاگنەریمان پارێزەرێک تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە لایەنە یاسایی و دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەیەەکە هەیە کە لەوێ خراوەتە ڕوو بۆ ئەوەی کە ئەوان سوودی لێ ببینن. بەڵێ خاتوپەری من تۆزیشتر قساکەین لەسەر مەترسیەکانی مادە هۆشبەرەکان، بەڵام ئەو تەوەرانی باست کرد لە شتان ساغ بێت سەرکەوتوو بن. هەر تەوەری ئەبێ ئێمە 10 دقیقە بۆ دانین لەبەرەوە بێ کورتیکەینەوە. زۆر سپاس. خاتوپەری تا چەند توانیوتانە لە ڕێی کۆڕ و سیمینار و هاوڵاتیان ئاگادارکەنەوە لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان کە وەک دەوترێت کە ئێستا بە شێوەیەکی مەترسیدار بڵاو بۆتەوە لە
زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بەڵێ بەراورد بە ساڵانی ڕابردوو. بەڵێ بەداخەوە گوتم لە ئێستادا لە حاڵەتەوە بۆ بە دیاریدە، یعنی ڕێژەکە بە بەراورد بە ساڵانی تر زۆر زیادی کردووە. بۆی ئێمە لەم کاتا بە پێویستمان زانی هەستان بە ئەنجامدانی زنجیرە سیمینارێک. ئێمە ئەم سیمینارێکە ئەنجاممانداوە هەر یەکەم ڕۆژمان نابێ دوایان ڕۆژمان نابێ بەردەوامی پێ ئەدەین. هەر لە سلێمانیە بە یاخود ئەی بنە پارێزگاکانی لە ئێستادا مەرحەلەی یەکەم لە شاری سلێمانی و ئەگەر بتوانین هاوکارمان بن پێمان خۆشە بێگومان لە هەموو شار و شارۆچکەکانیش پلانەکەمان بەو شێوەیە کە درێژخەیان بێ بتوانین لە شارۆچکەکانیش بەردەوامی پێبین و لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان. دیارە ضرورە وە گوتم ئەو بابەتانی کە باسەکرێ باز لە هەموو لایەنە قانونیەکانێکرێ ئەو کەسێک کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە یاخود ئالوودەیە لە ڕووی یاساییەوە چ ڕوبەڕووی چ سزایەکە بێتەوە یاخود لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و تەندروستیەوە دوو کەسی سپۆر لەو مەجالەیە قسەی لەسەرەکات و ضرورە لە ئێستادا ئەم جۆرە سیمینارانە نەکە ڕێکخراوەکەی ئێمە تەلەڤیزیۆنەکان و ڕاگەیاندن و سۆشیال میدیا هەڵمەتێکی فراوان بێگومان ضرورەکە هەڵمەتان لەوە نەکردێتەوە خاتوپەری ئێوە ببنە سەر دەستەی ئەو هەڵمەتە یاخود سەرپەرشتی ئەو هەڵمەتە بکەن لە داهاتوودا سەرباری سیمینارەکان. بۆ پێمان خۆش و بیریشمان لێ کردوتەوە بەڵام ئەمە پشتیوانێکی باشی ئەوێ و کاتی ئەوێ و بێگومان ئێمە وەکو کات ئامادەین هەموو کاتێکی خۆمانی بۆ تەرخان بکەین ئەوشی پێمان بکرێ و لە توانامان بێ لەبارەی مامۆستاکان و ئەوە هەموو ئامادەیەکەین وە گوتم زنجیرە سیمینارەکە بەردەوامی ئەبێت لە ئێستادا دەستمان پێ کردوە بەڵامی تر تاکەی و تاکوێ ئەتوانین ئێمە هەوڵی خۆمانی ئێمەش بە هیوان لە داهاتوێکی نزیکا سەرپەرشتی و هەڵمەتە فراوانە بکەن. خاتوپەری تا چەند هەماهەنگی و کۆنتاکتان لەگەڵ ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان هەیە بۆ ئەنجامدانی کار و چالاکیەکانتان چکە وەک پێشتر ئاماژەت پێ لە چەندین بواری جیاواز لە کار و چالاکیتان هەیە سەرباری بەڕێوەچوونی سیمینارەکان. بەڵێ وڵا تقریبان باشە پەیوەندیەکمان هەیە بەڵام ڕێداخە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان زیاتر کار لەسەر ئەو ڕێکخراوە ناکەن کە زۆر کۆنن نزیکەی 10 ساڵ بۆ 20 ساڵێک هەنێوێ ئێمەش تەمەنی ڕێکخراوەکەمان 6 ساڵە بەڵام بەعام لەگەڵ ڕێکخراوەکانە باشین و ڕێکخراوە نێو خۆیەکان و نێو دەوڵەتیەکانیشە کۆنتاکتمان هەیە. بەڵێ خاتوپەری وەکو پرۆژەی زۆر گەورە ئەوان زیاتر ئیش لەسەر ئەو ڕێکخراوە ناکەن کە زۆر تەمەنی. بەڵێ یعنی پلانتان داناوە لە داهاتوودا پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان ئەنجام بن هەڵبەت خۆ دوتر لە بۆی بۆ ئەنجامدانی پرۆژەی گەورە. بەڵێ پرۆژەشمان ئامادە کرد. بەڵێ خاتوپەری تا چەند سیمینارتان لە قوتابخانەکان ئەنجاماوە خوێندنگەکان ئەنجاماوە بە تایبەتی سەرەتایی ناوەندی کە ئەمانە چەند قۆناغی شێستیارن کە مناڵ یان خوێندکاری هەرزەکار تووشی چەندین کاری خراپە بێ بۆ نمونە بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود بەلاڕێە ئەبرێ لە دەرەوە لە دەروی خوێندنگە تا چەند ئەمەتان جێبەجێ کردووە یان بەنیازن لە داهاتوە جێبەجێ بکەن. بێگومان بۆ مەکتەبە لە قۆنا بۆ قۆناغی سەرەتایی و ناو بۆ سەرەتایی هیچ پرۆژێکمان نەبووە ڕاستی بەڵام بۆ متەوەستا هەمان هەمان بووە کە دوو قۆناغی هەستیارن. بەڵێ طبعاً لەسەر بەکارهێنانی سۆشیال میدیا و بە ئاگاهێنانەوە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە هەمان شێوە پارێزەرێکمان بردو لایەنە یاساییەکەش قسەی لەسەر کردووە ئیشمان لەسەر ئەوە کردووە وەک گوتم لەسەر زنجیرە سیمینارێکی تریشمان نزیکەی دوو مانگێک بەردەوام بوو لەسەر زیانەکان و یاخود بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە مانگی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە ئێمە هەوڵمانە کە زۆرترین بەداخەوە لە ئێستادا شێرپەنجەی سنگ زۆر زیادی کردووە لە ناو ئافرەتاندا ئێمە هەوڵماندا هۆکارەکانی بخەنە ڕوو بەڵێ هۆکارەکانی نیشانەکانی چۆنێتی پشکنینی بەڵێ هەموو جۆرە زانیاریەکمان پێشکەش کرد لە ڕێگەی تیمێکی زۆر بەقوت کە ڕاهێنەری تایبەتی ئەو بوارە بوون زۆرترین خوێندکاری کچ تێدا بەشدار بوو سوودمەند بوو کە بەداخەوە هیچ زانیارێکی سەرەتاییان نەبوو لەبارەی ئەو نەخۆشیەوە تەنانەت نیانەتوانی هیچ زانیاریەکیان نەبوو لەبارەی ئەوەی کە چۆن ماگانە چێکی خۆیان بکەنەوە یاخود زانیاریان نەبوو لەبارەی ئەوەی کە حەقەوەکو سۆشیال میدیاش و کەناڵەکان ئیش لەسەر ئەوە بکرێکە بۆ نمونە ئێمە چەند سنتەرێکمان هەیە لە شاری سلێمانی و لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان کە سنتەری تایبەتی با شێرپەنجەی سنگمان هەیە کە ماگانە یاخود ساڵانە ئەو خاتونانە بتوانن سەردان بکەن و چێکی خۆیان بکەنەوە. بەڵێ خاتوپەری چالاکیەکانتان یاخود سیمینارەکانتان دەرەوەی سلێمانی ئەگرێتەوە مەبەستم ناوچەکانی دەوروبەری سلێمانی بە دیاریکراوی بەڵێ بێگومان لە چ بوارێکدا زیاتر ئەو ناوچانە
چالاکیەکانتان وەگوتم لەمەی حملەی هۆشیاریەکەیە ئەمە بە هەمان شێوە و لە هاوکاریەکەشە بە هەمان شێوە ئێمە بەبێ جیاوازی سنوور و ناوچە و ئەمە کێ و سربەکێ ئەوە هاوکاریەکانمان بەبێ جیاوازی بۆ سەرجەم لایەنەکان و چین و توێژەکان بووە. بەڵێ خات و پەری ئەی لە بواری ژینگەیە لە بواری وڵای یەکێک لە ئامانجەکانی ڕێکخراوەکەمان بێگومان ژینگەیە کە خزمەتکردنە بە ژینگەوە ئەرکی هەمووشمانە بەڵێ بێگومان پلانیشمانە لە داهاتوە پرۆژێکی لەسەر بکەین ئینشەڵڵا. بەڵێ خات و پەری باسی میدیامان کرد باسی سوشال میدیامان کرد ڕێکخراوەکەتان بە شێوەیەکی گشتی پەیوەندیتان چۆنە لەگەڵ میدیا بە تایبەتی کە میدیا وەک خۆت جەنابتان نەزان ڕۆڵێکی کاریگەری هەیە لە گواستنەوەی چالاکیەکان بێت یاخود هەر بابەتیشی تر بێت. بێگومان زەڕورە و پەیوەندیمان باشە پەیوەندێکی باشمانێ و لە ڕێگەی سوشیال میدیاشەوە زۆر گرنگی بە هەموو ئەو بابەتان ئەین کە باسمان کردو لە ئێستادا هەریەک لە ئێمە لە ڕێگەی سوشیال میدیا و موبایلی زیرەکمانە و ئاگاداری هەموو گۆڕانکاری و ڕووداوەکانی ڕۆژانەی بۆیە پێویستە زۆر گرنگی پێ بدرێ و ئێمەش لای خۆمانەوە زۆر گرنگی پێدەین. بەڵێ ئەی لەگەڵ ڕێکخراوە ناخۆیەکان هیچ هەمانجێکتان هەیە یاخود هیچ سیمینارێک کارێکی هاوبەشێ لە نێوانتان جان ناو سلێمانی بێت یاخود هەولێر بێت یاخود دۆک بێ بەڵێ ئەگەر بە کوتی پێمان بەڵێ بگومان پەیوەندیمان زۆر باشە و زۆربەی پرۆژەکانیشمان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی ترێکین و پرۆژێکی تریشمان لەگەڵ ڕێکخراوی کوردانی بەریتانیا ئەنجامدا بۆ کەمپی ئاوارەکانی عەربەت ستافێکی زۆر گەورە تقریبان 32 کەسمان بر لەوێ ئەو ڕۆژە هەتا ئێوارە ئێمە لەوێ بۆ مناڵان و ژنان و پیاوان و ئەوە لە ڕووی جوانکاری و ئەوەوە کە پێویستیان پێ بوو ڕەنگە وەکو پێویست ئەوان دەستیان نەگا بەو شوێنانەی کە ئارایشتی خۆیانی لێ بکەن هەم بۆ خانمان هەم مناڵان و پیاوان ستافێکی هەم هەلاق و هەم لە ژنان بۆ ئەوەی کە ئەو ڕۆژە تایبەتمان کردبووان و کە خزمەتیان بکەین ئەمە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە وەگوتم ئەو کەمپینی کە بۆ هەولێر شاری هەولێری خۆشەویست ئەنجامماندا هەر بە هەمان شێوە لەگەڵ 6 ڕێکخراوی ترابوو و ئەو کەمپینەی لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجامماندا بە هەمان شێوە لەگەڵ یەکێتی کۆمپانیەکانە پەیوەندێکی زۆر باشمانێ لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە و لێرەشەوە ڕایگەێنم هەر ڕێکخراوێک بێوێ لەگەڵ ئێمە کار بکە و پرۆژەی هاوبەشمان هەبێ بە خۆشحاڵیەوە بۆ نەهیوین. خات و پەری من دوا پرسیارەدا ڕاستەکەم پەیوەندیتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت چۆنە؟ زۆر باشی لەخوا بەزیاد بەڵێ طبعاً هەموو ئەو کارانێکی یەکەین بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە و لێرە زۆر سوپاسیانەکەین و سوپاسی سەرجەم ئەو کەس و لایەنانەشەکەن کە هاوکار و پشتیوانمانن لە ئەنجامدانی پرۆژەکەمان چونکە ئێمە ڕێکخراوێکی NGOین سەر بە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانین ڕێکخراوێکی مەدەنین دیارە ڕێکخراوە مەدەنیەکان هیچ دام و بودجێکی تایبەت بە خۆیانیان نییە ئێمە ئەو پرۆژانەی کە ئەنجام دێین بێگومان بە هاوکاری و پشتیوانی هەم لایەنە پەیوەندیدارەکانە هەم کەسانی خۆبەخش و خێرخوازن کە هاوکار و پشتیوانی ئەم جۆرە پرۆژانە و پرۆژەی خێرین. ئێمەش بە هیوای کار و چالاکی بەردەوام بۆ ڕێکخراوەکەتان خات و پەری عومەر سەرۆکی ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی سوپاس کاتی خۆت بەخشی بێ ئێمە. سوپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت. دووبارە سەرکەوتوو بەڕێزم زۆر سوپاس.